سەڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕماڵ یافتتان پێشکەش دەکەم. پرسی دروستکردنی ڕێگاوبان و شەقامی نوێ ئەوە بەستنەوەی شارەکانی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک پرۆژەی نوێیەکێک بوو لە هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێم کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ئاودانکردنەوە ئیشی لەسەر کرد. ئێمە دەزانین وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێم یەکێکە لەو وەزارەتانەی کە لە تەواوی دنیا بە وەزارەتێکی خزمەتگوزاری ناوبانگی دەرکردووە بەرپرسە لایانی کەم بۆ چاکردنەوەی ڕێگاوبانەکان و کەموکورتی لە بواری ڕێگاوبان لە هەر شوێنێک بێت. وەزارەتی ئاودانکردنەوە ساڵ دەتوانێتی چەند پرۆژە جێبەجێ بکات. ئەو سیستمەی کە لە دنیادا بۆ بواری ئیدارەدانی ڕێگاوبان هەیە، ئێمە لەکوێ ئەم سیستمەداین ئایا توانیمانە ببین بە خاوەنی ڕێگاوبانێکی تەندروست و ئەگەر کەموکورتێک خەلەلێک هەبوو بێت چۆن ئەمان دەستیان بۆ بردووە. من لەگەڵ هەموو ئەمانەی علی دەمەی بابەتی دروستکردنی هێڵی ئاسینێکێک بوو لەو تەوەرانی کە لەم وەزارەتە قسەی لەسەرکرات بۆ ئەم کابینەیە کە ئەم بابەتە بەکوێ گەشتووە. ئایا لەم ساڵدا و لە کۆتایی تەمەنی کابینەکە دەبین با خاوەنی هێڵی شەمەندەفەر هیچ هەوڵێک پلانێکی پێشوەختە دانراوە بۆ ئەوەی کە بە ئایندەیەکی نزیکدا ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت. من هەر لەگەڵ هەموو ئەمانەدا باز لە چۆنێتی دابەشکردنی پرۆژەکان دەکەم بۆی کە ئەو پرۆژانی لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کە جێبەجێ کراون ئەم دابەشکردن لەسەر چی ئەساسێک بۆ زۆر جار بۆ نمونە یانی گلەی ئەوە دەکرێت کە بەراورد بە شارێک لەگەڵ شارێکی دیکە جیاوازی کراوە. ئایا ئەم جیاوازی کراوە یاخود ئەمە هەر دەنگۆیەکی دوور بە دوورە و وەزارەتی ئاودانکردنەوە بۆ خۆی وەڵامی دروست و دقیقی بۆ هەموو ئەمانە پێەیە. من هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەت بۆ کاروباری ڕێگاوبان دەکەمەتەوەری گفتوگۆکانم. کاک ئاگرین سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس، خۆشحاڵم. ئەگەر سەرەتا بۆ پرسیارە عاملە دەست پێ بکەم کە بابەتی ئاودانکردنەوە و دروستکردنی ڕێگا و نۆژەنکردنەوەی ڕێگاکان لەم کابینەیەدا جۆرێک لە دەستکراوی ئێوە پێوەی دیار بوو. یعنی ئەمە بەرمەبنای ئەوە بوو کە ڕێگاوبانەکانی ئێمە پێویستیکی زۆریان بەم نۆژەنکردنەوە و سەربێخستنەوە هەبوو یاخود هەر بەرنامە و سروشتی کابینەکەەوە هەبوو. بەڵێ، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لە ڕاستیدا وەزارەتی ئاودانکردنەوە نیشتەجێکردن سێکتەری ڕێگاوبانێکێکە لە سێکتەرە سەرەکیەکانی ئیشکردنی و تێڕوانین وەزارەتی ئاودانکردنەوە بۆ بواری ڕێگاوبان ئەوەیە کە تۆڕی ڕێگاوبانی گواستنەوەی زەمینی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکە و ئەنجامدا بە شێوەیە کە بە سەلامەتی و بە شێوەیەک بە گونجاوی خۆیان و کاڵاکانیانی تیا بگۆزرێت و بگوێزنەوە. بۆ ئەمەش کۆمەڵی ئامانج و پلان و استراتیژی خۆی هەیە. لەوانە جێبەجێکردنی بە دووسایتکردنی ڕێگای نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و سنوورەکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێکردن 129 پرۆژەی ڕێگاوبانی لەژێر ئەنجامدانەکە بە بودجەی 2 تریلیۆن و 904 میلیارد دیناری عێراقیە. ئەم پرۆژانە بەڕاستی چەند ساڵێکە دەستیان پێ کردووە، بەڵام بەهۆی ئەو بارودۆخەدارایی خراپەی کە لە ساڵی 2014ەوە بەڕاستی بە شێوەیەکی زاڵمانە و ناحەقانە لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە بودجە پچڕێنرا و بڕێنرا لە هەرێمی کوردستان کاریگەری زۆری هەبوو لەسەر پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە. بۆ پێی پرۆژەکانی ئێمە پرۆژەی گەورن، پرۆژەی استراتیژین و پارەی زۆریان ئەوێ بودجەکان فراوانە، بۆیە کاریگەری هەبوو حکوومەت بۆ بارودۆخەدارایی کە هەبوو نەیتوانی پارەی بۆ دابینکە زۆربەی زۆری وەستان. ئێستا لەم کابینەیە بە خۆشحاڵیەوە وردە وردە بودجەی بۆ دابین ئەکرێ و ژمارەیەک لە پرۆژەکان تەواوکران و ئەمانی تیژ ئومێدمان وایە کە بە قۆناغیش بێ پارەیان بۆ تەرخان کرێ بۆی بتوانین تەواویەکەین. چونکە بە تەواوکردنی ئەم پرۆژانەی کە لەژێر ئەنجامدانە 440 کیلۆمەتر ڕێگەی دووسایت لە هەرێمی کوردستانە تەواو بێ. 10 کیلۆمەتر ڕێگەی یەکسایت، 3 تونێل، 2 پرد، 5 ئۆڤەرپاس، هەروەها نزیکی 790 کیلۆمەتر ڕێگەی چاکردنەوە. بشنە سەر وردەکاریەکان بۆ نمونە ئەم دەستکراوەی کە وەزارەتی ئاودانکردنەوە لەم کابینەیەدا هەیەی ئەمە لەسەر حسابی وەزارەتەکانی دیکە بۆ یاخود نەخێر ئەو بودجەی کە تەخمین کراوە بۆ ئەم وەزارەتە لە چوارچەوەی ئەوەدا بۆ ئەم هەموو ئیشە باشی کە کراوە تا ئێستا. لە ڕاستیدا ئەو بودجەیە کە بۆ وەزارەتی ئاودانکردنەوە دابین کرابێت بە هیچ نوعی کاریگەری لەسەر هیچ وەزارەت و دام و دەستگایەکی تر نەبووە، بەڵکو لەم کابینەیە بەرنامەکان بە شێوەیەک بوو لەگەڵ پێدانی موچەشە بەشێک بۆ پرۆژەکان بەڕاستی تەرخان بکرێت. ڕەنگە لە کابینەی پێشوە بەهۆی ئەو هەموو کێشە سیاسی و ئەو مفاجعانەی کە لایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە بە بڕینی بودجە و شەڕی داعش لە لایەکی ترەوە کاریگەریەکی نەرینی لەسەر هەموو کایەکانی ئیشکردن هەبوو. لەم کابینەیە ئاوڕلێدانەوەیەکی بەرچاو نەک بۆ ئێمە بۆ زۆرێک لە سێکتەرەکانی تریژ ئەبینرێ و ئەو بودجەی بۆ ئێمە تەرخان کراوە بودجەیەکە تایبەتە بە خۆمان و کاریگەری نییە لەسەر ئەوانی تر. باشە، ئەو ماستەر پلانی کە ئێوە وەکو نەخشە ڕێگای ئیشکردنی 4 ساڵی وەزارەتی ئاودانکردنەوە داتان ناوە، دەتوانێت لایەنی کەم گرفت و خەلەلەکانی بۆی ڕێگاوبان لە وڵاتەدا چاک بکاتەوە یاخود ئەو شوێن و جێگایانی کە پێویستیان بە دووسایتکردن و کەمکردنەوەی
لۆدی هاتوچۆ و کەمکردنی ڕووداوەکانی هاتوچۆ هەیە دەتوانێت ئەم ئامانجە بە دیاریکراوی بپێکێت. بەڵێ لە ڕاستیدا ماستەرپلانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە کە لایەن وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن دامەزرا ساڵی 2012 دانرا و ئامانجیەوە بتات ساڵی 2030 بتوانێت بەرنامەکەی خۆی جێبەجێکە چکە شەریکەیەکی بەناوبانگی نێودەوڵەتی هات ئەم ماستەرپلانی دانە و بودجەی بۆ تەرخانکرا. ئێستا ئێمە لەسەر ئەو ماستەرپلانە ئەڕۆین بەڵام وەکو باسم کرد لە ساڵی 2014 تا نزیکی 2010 ئەو 4 ساڵە خمولێکی خاوبوونەوەیکی بەرچاوی بەخۆ بینی نەتوانرا بۆیە ڕەنگە ئەو بەرنامەیە کە توقعك لە 2030 تەواوکرێ ئێستا ئەو 4 ساڵە شەفتەکە ڕەنگە بگاتە 2034 2036 ئێمە ئەوەی کە ئەتوانم بڵێم چیمان دانا و پلانمان بۆ ئەم کابینەیە چییە باشە لە ڕاستیدا هەر لە سەرەتای پێکێنانی ئەم کابینەیەوە نەک ئێمە زۆرێک لە وەزارەتەکانی تریش پلانیان دانا چی بکەن ئەم 4 ساڵە پلانەکە ئێمە پلانێکی زۆر بەرفراوان بوو کۆمەڵێک لایەنی گەورەی لە خۆ ئەگر لەسەری سەرەوە تاواکردنی پرۆژەی دووسایدەکان بوو چکە تاواکردنی پرۆژە ڕێگا دووسایدەکە لە نێوان شارە گەورەکانی هەرێمی کوردستان و سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕاستی ئامانجی سەرەکی وەزارەتی ئاوادانکردنەوە بۆیە هەموو کارمان ئەوەیە و محاولەمان ئەوەیە کەم بودجە بۆ ئەو پرۆژانە تەرخان کرێ یان دابین بکرێت تاکو بتوانین تەواوکەین چکە ئەمەمان کرد کاریگەری ئەبێ لەسەر گواستنەوەی هاوڵاتیان و کاڵا لە نێوان شارەکانە و کاریگەریش ئەبێ لەسەر کەمکردنەوەی ڕووداوی ئەوەی لە چوارچەوەی ئەم پلانە گشتگیرە بە دووسایدکردن بۆ یاخود نۆژنکردنەوەی ئەو ڕێگانەیە کە بۆ نمونە لە لێواری هەرس و ڕوخاندا بوون کامیان بۆ زیاتر هەمووی کراوە لەسەر دووسایدەکانیش کراوە خۆ لە ماوەی لە ڕێی میدیاکانەوە جەنابتان و هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئاگادارکە کۆمەڵێک پرۆژەی دووسای تەواو بوون و کرانەوە بەڕووی خەڵکە وەکو ڕێگای هەولێر گۆپاڵ و گۆپاڵ با بڵین بەرەو دیوی دۆ کە پێوترێت ڕۆڤە چڕە ئەمانە هەمووی بە دووسایت کرانەوە پردی زەی گەورە لەم یەک دوو مانگی داهاتوە ئەویش تەواو بێت تونێلی سەلاحەدین کرایەوە بە هەموو ئەکسسۆرەکانی کە ئەویش بەشێکی گەورە بوو لە ئارتریال یان بە تۆڕی بە دووسایدکردنی هەرێمی کوردستان و ڕێگاکانی هەرێمی کوردستان لە نێوان شارەکانە بە هەمان شێوە لە ناوچەی گەرمیانیش کەلار دەربەنی خان کەلار کفری ئێستا کاریان تێدا ئەکرێ و ئومێدمان وایە کە پارەی باشتریان بۆی دابینکرێ بۆیە هیچ نەبێ ئەم ساڵ هەندێکیان تەواو بن هەندێکیان ئەشواڵی باش ببڕن و بچنە پێشێ ڕێگای دووسایدی هەڵەبجە سەیسایق لە ئەواخیرەکانیەتی هەرچەنە کراوەوە بەڕووی خەڵکە بەڵام وەکو فەنیات مقدارێکی کەمی ماوە تەسەوڕەکەی لەم دوو مانگە باشە کاگرین بۆ نمونە پرسیارێکە زۆر دەکرێت بۆ نمونە کاتێک هەر کابینێکی حکوومەت تشکیل دەبێ وەزارەت حتمما هەموو وەزارەتێک پلان و بەرنامەی خۆی هەیە ئەمە ڕوونە یعنی بۆ نمونە هەندێک پرۆژەیە کە ئێستا ئێوە تەواوی دەکەن هی کابینەکانی پێشووترا بۆ نمونە ئەمە دەکات ئەوەی کە ئێوە هەندێک پرۆژەی دیکە ڕابگەن لەم کابینێدا بە هەمان شێوە تەسلیمی کابینەکانی دیکەی بکەن ئەمە یعنی بۆ ئەم پرۆژان لە کاتی خۆیان جێبەجێ ناکرێن بابەتەکە ئەگەر قەیرانی بودجە و موچە بێ ئەمە یعنی لایەنێکی دیکەیە بەس بۆ نمونە یعنی وا دەکات ئەگەر لەگەڵ هاتنی وەزیرێک و ڕۆشتنی وەزیرێکی دیکە ئەم پلانە هەڵوەشێتەوە سەر لە نوێ ئەویش ڕوئای خۆی چییە بۆ برەودان بە ڕێگاوبانەکانی عنی دەست پێ بکاتەوە ئەمە بینراوە بەو شێوە زەقە نیە بێگومان ینی ئێمە ئەوە عملیەکی حیاتی ئاساییە لە هەموو دنیاە هەر کابینەی کۆمەڵی پرۆژەی ئەلانەکە هەندێک لە سەردەمی خۆی تەواو هەندێکی تر کابینەی دواتریەتەوەیەکە و بەو شێوە ئەم پرۆسێکی زۆر ئاساییە لە هەموو دنیای ئێمەش کۆمەڵی پرۆژە هەبوو ڕەنگەی کابینەی حوت بووە یا هەشت بووە بەهۆی قەیرانی دارایی تەوابوونی کەوتۆتەنەوە و کۆمەڵی پرۆژەی تر هەیە ڕەنگە ئێمە ئەعلانیەکەین بەردی بناغی بۆ دانین ئومێدمان وایە لە ماوەکی نزیکە ئەمانش ئەگەر لەم کابینێشە تەواو نەبێ ڕەنگە کابینەکانی داهاتوە تەواو گرنگ ئەوەیە چۆن ئیداری ئەم پرۆسەیە ئەکرێت چۆن پلانەکان ڕێگەخرێ بەڵام وەکو ئەوی پلانی پێشوو هەڵبەشێنرێتەوە نا ئەو کارە نەکراوە پلانەکە هەر هەیە لەسەری ئەڕۆین بەڵام گەشەی پێکراوە ئەپگرێت کراوە تەطویر کراوە بەڵام باشتر نەبوو بۆ نمونە ئێوە فۆکستان لەسەر تەواوکردنی پرۆژەکانی ساڵانی ڕابردوو بێت بۆ ئەوەی عنیلانی کەم جارێک دەست نەبن بۆ پرۆژەی نوێ لانی کەم بە ئەو پرۆژانەی کە ڕاگەێنراوە و بودجەی تەخمینکراوی بۆ دابینکراوە نەگەشتووە بە قۆناغی کۆتایی ئێوە ئیشتان لەسەرمە بکردایە بێگومان هەروایە ینی ئێساگەر ئێمە داوای بودجەیەکمان کردی بۆ نمونە بۆ ساڵی 2021 لەلایەن وەزارەتی پلاندانانەوە داوای پلان لە هەموو وەزارەتەکان کرا چەند پارە تەرخانکەن بۆچی ئێمە لە سێکتەری ڕێگاوبان 348 میلیارد دینار کاشمان داوا کرد ئەم 348 میلیارە 95 میلیاری بۆ پرۆژەی تازە بوو 245 میلیاری بۆ پرۆژە کۆنەکان بوو کەواتە ئەگەر بە نسبەوە تەناسوبیش داینین نزیکی 165 بۆ 70 بودجە داوا کرد بۆ پرۆژە کۆنەکان بۆیە تەواویکەین مقدارێکشمان بۆ پرۆژە تازەکان داواکرد بۆچی پرۆژەی تازە داواکەین بەڕاستی ناکرێمە هەلەجێی خۆمان بۆستین نانی خەڵکی هەرێمی کوردستان داواکاری لە ئێمە هەیە بۆ نمونە تۆ ڕێگەی بینی سلێمانی و هەولێر یان بەتایبەت ئەو
سێکشنەیەکەوێتە نێوان دوکان خەلەکان بەرەو چوارقڕنە پارچەیەکی بەجێ ماوە لەوێ ئەبێ ئەو پارچێ هەوڵبین ئێمە لەم کابینە بیخینە کار ڕەنگە پێشمان تاو نەکرێت بەڵام گرنگ ئەوەی کاری تیا بکەین بیخینە کار ینی ئەمە ناکرێت بەجێ بێڵین بڵێن تەنها ئیلا کۆنەکان تەواوکەین هیچ تازەی ئەعلان ناکەین پردێک لە هەڵبجە داواکاری ناوچەکەی بۆ نمە پردی تۆقوت تازێ ئەبێ ئەم تازانە شەندێکی بخێنەوە بەڵام زۆری گرنگیمان بۆ کۆنەکان باشە هەر ئەوە پرسیارە کاگاگرین بۆ نمونە دابەشکردنی جۆر و بڕی پرۆژەکان بۆ ڕێژەیە کە ئێوە وەزارەتی ئاوادانکردنەوە ڕایەگەێنن ئەمە لەسەرچی بنماکە بۆ نمونە زۆر جاری عنی بەهر بە ڕاشکاوانە بم نەگەڵتا دەوتێت ئەوەی کە بۆ هەولێر کراوە بۆ سلێمانی نەکراوە عنی دەمەوێت وەڵامی ئێوە بە ڕاشکاوانە بزانم ئایا ئەمە وایە یاخۆت هەڵە تێگەشتن هەیە لەم بابەتە بە نیسبەتی وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن بە وردی ئەمە و داتایانەمان لە بەردەسایە کە دابشکردنەکان بە شێوەیەکی عەدالەت و متفق لەسەر کراو بۆ نمونە هەموو بودجەیەکە ئێمە لە وەزارەت دایانین 123 بۆ پارێزگای دهۆکەم 134 بۆ پارێزگای هەولێرە 143 بۆ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕینە و ئەو پلانانەش کە دانراوە پلانەکان هەمووی تەواوکەری یەکترین بۆ نمونە ڕێگە دوو سایدەکان لە سلێمانی زۆربەی زۆری دانراوە پارچێک کە باسم کرد بەجێما و ڕەنگە لە دووەکیش پارچێک بەجێما بێ مەسەلە تەحدیدی بودجە بوو بۆ ئەو کاتە هەر ئەوە نەکراوە ئەجینا بە هیچ نەوەی پارەی پارێزگایەک بۆ شوێنێکی تر نەبراوە لە وەزارەتی ئێمە ئەو شتە نییە بە هیچ جۆرێک لەسەر ئەنجومەنی وەزیرانیش ئەم جیاوازێ نییە نەخێر هەرگیز ینی بەعکسەوە ئەنجومەنی وەزیران سێری وەزارەتەکە ئەو پلانی کە وەزارەت پێشکەشیەکە لە ڕووی دابشکردنی پارە و لە ڕووی گرنگی پرۆژەکانەوە ئەنجومەنی وەزیران لایەنێکی سەرپەرشتیاری گشتیە بە هیچ نوعی نەهاتوە تەحدیدی کە بڵێ پرۆژێک لێرە نەکرێت لەوێ بکرێت کەواتە هەماهەنگی بە دەمەهاتنی ئەنجومەنی وەزیران خودی سەرۆکی حکوومەت بۆ ئەم بابەتە چۆن یعنی ئێمە دەیبینین زۆر دەست پێشخەرە لەم بابەتەدا یعنی ئێوە بۆ خۆتان لە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەم شایەتە دەدەن بۆ سەرۆکی حکوومەت بەڵێ لە ڕاستیدا بە سوپاس و جەنابی سەرۆکی حکوومەت ئاوڕلیانەوەیکی بەرفراوانی بۆ سێکتەری ڕێگاوبان هەموو کە پێویست بچکە سێکتەرەکە لە لێواری بەڕاستی بە شێوەی لە شێوەکان داڕمان نبوو بە تایبەتی ئەوەی لە ساڵی 2019 بە سوپاس و جەنابی نزیکی 40 ملیار دیناری بۆ سیانەکردنی ڕێگاوبانەکان تەرخان کرد کە زۆر پێویست بوو ئەم ڕێگاوبانانە گەیشتبوونە حاڵەتێک کە هاوڵاتی زۆر بە ئاسەم هاتوچوەیەک لە بینی شارەکانە بەهۆی زۆری تاسە و داڕمان و لێواری ڕێگاکان مەترسی دروست کرد بوو لەسەر ئەوەی کەم ئۆتۆمبیل وەرگەڕێتیایە ئەو 40 ملیارە کرا بە ژمارێکی زۆر لە پرۆژە نزیکی 78 پرۆژەی بچووکی پێ جێبەجێکرا لە زاخۆ تا خانەقین با بڵین لە زۆربەی زۆری ڕێگاکانە ئەو کەم و کورتانی هەوو پێچاکەوەکو بەڵێ سەرەتای کابینەکە بوو بە حەقەت وەکو چۆن ئەڵێ نەخۆشێک پێویستی بە نەشتەرگەرێکی خێرا هەیە بەو شێوەیە ڕێگاوبانەکان ئاوڕلیانەوەی سەری ئیلەکرێت جگە لەوەش بۆ پرۆژە گەورەکانیش هەماهەنگی زۆر هەیە چەند جارێک بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە لە خزمەت جەنابی سەرۆکی حکوومەتە باسی ئەو بابەتانە کراوە پاڵپشتێکی زۆر لە جەنابیەوە هەیە بۆ بواری ڕێگاوبان و ئومێدمان وایە لەم چەند مانگەی داهاتوە بەردی بناغی چەند پرۆژێکی ڕێگاوبانیش لە ناوچەی سلێمانی و هەڵەبجەدا ئەندێ باشە هەر ئەمەیە بۆ نمونە بە پێی پۆڵێنکردنی ئیشەکانی خۆتان ئێوە حتمما لەسەر کۆمەڵی ئاستی جیاوازی شەکەن بە پێی پرۆژەی مامناوە و خێرا و ئەو پرۆژانەی کە خۆتان پۆڵێنتان کردووە ئاین دەمەوێ بەڕوونی ئەمە پێ بڵێیت ئەو ئاستانە کامانەیە کە ئێوە ینی ئیشی لەسەر دەکەن ئێوە فۆکستان لەم قۆناغەدا زیاتر لەسەر کام جۆری پرۆژەیە وەکو باسم کرد بەگشتی نزیکی 165 بۆ هەفتای بودجەکەمان بۆ ئەو پرۆژە کۆنانەی کە لەژێر ئەنجامدانن بۆی تەواویکەین چکە ناکرێت پرۆژانە بەجێ بێڵین و بچینە سەر تازە بەڵام ناشکرێت پرۆژەی تازەمان نەبێت چکە ئەگەر ئەمە نەبێ پرۆسی تەطویرکردن بە تۆڕی ڕێگاوبانەکان دوا ئەکەوێ ئێمە هەر چاوەڕێکین ئەمانە تەواوکەین و هیچ تازەشی لەگەڵان چکە ئەمە پرۆسەیەکە ئەبێ کۆمەڵێ پرۆژە بە تەریب بە یەکتر دەست پێ بکەن و کاری تیا بکرێن نەک مەجموعەیە تەواو بن و چاوەڕێکی بۆیە پرۆژە کۆنەکان بخێنەوە کار پرۆژەی تازەمان نەبێ سیانەی ڕێگاوبانەکان ئاوەر لە ڕێگەی گوندەکانیش بێن چکە ئەوانیش خەڵکێکن هاوڵاتی لەو گوندانە ئەژین پێویست بە چاکردنەوە و دروستکردنی ڕێگا ئەکا بۆیان و تەطویر بە سیستەمی ڕێگاوبان ئیداری ڕێگاوبان ماستەر پلان تەفعیلکەینەوە و لە هەمووی گرنگتر ئێستا خەریکی ئەوەن کە سندوقی پاڵپشتی ڕێگاوبان دروست بکرێن ئەو پارانی کە لە هاوڵاتیان وەرئەگیرە بۆ نمونە لە هاتوچۆ یان لە وێزگەکانی کێش هەمووی بخرێتە سندوقێکەوە لە پێناوی خزمەتکردنی ڕێگاوبانە بەکارهێنین ئەوە بەشێکە لە پرسیارەکانم ئەو سندوقە بەڵام پێشەوە بۆ نمونە ئەنجامدانی پرۆژە ڕەنگە بەقەت چاودێریکردنی پرۆژەکە گرنگ بێت لە وڵاتەدا بۆ نمە کەم نبن و پرۆژانەی کە لە مای ڕابردوو ینی لەلایەن مقاولات و لەلایەن ئەوانی کە وەکو بەڵندەر پرۆژێکیان وەرگرتەوە بەڵام نەگەشتووە بە قۆناغی کۆتایی لەم کابینەیەدا چاودێریەکان لە ئاستێکدایە هیچ بەڵندێک نەتوانێت بەدەل لە ڕێکارەکانی ئێوە پرۆژێک جێبهێڵە یاخود بێوێ ینی بەهر بە زمانە ئاساییەکە پارێک بخوا بڕات
ینی ئەمە ڕێگەی لەگیراوە لەم کابینێدا. بەڵێ بێگومان ئەو حاڵەتە زۆر کەم بووە لە وەزارەتی ئاوادانکردنەوە لە بواری ڕێگاوبانە، چکە ئێمە بە کۆمەڵە یاسا و تعلیمات کارەکەین، گرنگترین تعلیماتی تەنفیزی تعاقوداتی حکومیە و شروطی مقاول الأعمال الهندسة المدنية بە هەردوو بەشیەوە، هەروەها کۆمەڵی ڕێنمایی تەکنیکی تایبەتمان هەیە بۆ لە بواری ڕێگاوبانە SSRB هەیە کە ئێمە لەسەری ئەڕۆین، بۆیە بەڵێندەرەکان جێی دڵخۆشیە کە زۆربەی زۆریان پابند بە ڕێنمایەکانەوە و خەلەلێکی ئەوتۆمان نەبینیوە تا ئێستا. خەلەلیشە ڕێی لە گیراوە چ ڕاگررتنی سلفەکانی بێت چە عقوبەدانیان بۆ نمونە چەند ڕێگایەک لە پارێزگای دوهۆک تێکچوو بوون ئیلزامی بەڵێندەرەکان کرا کە لەسەر خۆیانە چاکیکەنەوە و ئێستا خۆشبەختانە بۆ من ڕێگەی چرە ڕۆڤێ ڕەنگە وڵاتیانی هەرێمی کوردستان ببین و دوسێ ڕۆژە دەستی پێکراوەتەوە ئەو سییان و کەم و کورتیە کە هۆکارەکەی بەڕای ئێمە مقاول بوو و مقاول خۆیە چاکیەکە. ئەم خەلەل و گرفتار گەشتووە بە حەجمێک بە ئاستێک بۆ نمونە مقاولێک لە ئیشەکە دوور بخرێتەوە یاخۆدە و ئەقدەی کە وەزارەتی ئاودانکردنەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکەی بووە لێ وەرگێتەوە. بەڵێ لە ڕاستیدا ڕێکاری یاسایی هەیە بۆ ئەم شتانە، ینی ئەگەر مقاول بەڵێ نمونە ئێمە ئەبێ ئەو ڕاستیش بڵین کە بەڵێندەرانیش لە هەرێمی کوردستان نەکەوتنە بارودۆخێکی دارایی خراپەوە. لە ساڵی 2014ەوە ڕەنگەم حکوومەت وەزارەتەکان بەگشتی بۆی ئەو بارودۆخە دارایی خراپەوە نەیانتوانی سلفەکانیان لە کاتی خۆیان سەرف بکەن بۆیان و زۆرێک لە بەڵێندەران بەڕاستی کەوتنە بارودۆخێکی دارایی سەختەوە و ڕەنگە تووشی کێشە بێتن. ئەنجومەنی وەزیران لە کابینەی پێشوە لەم کابینێشە بە شێوەیەک لە شێوەکان مڕعاتی مقاول کرد ئەوەی کە هۆکارەکەی بارودۆخی دارایی ببێ، بەڵام هەر هۆکارێکی تەکنیکی خەلەل لێ هەبوو بێ پێ چاکراوەوە. بەڵێ ئەو نمونەی بۆم باسکردی ڕێ کۆمپانیای ئەنجل جەیلان بوو لە پارێزگای دوهۆک خەلەلی هەبوو، خەلەلەکانی وا پێ چاکرێتەوە، ڕێگەی گرشین سەحێلا بوو خەلەلەکانی پێ چاکرێتەوە و بۆ نمونە ڕێگەی وارماوە دەربەنیخان لە بینی سلێمانی و گەرمیانە خەلەل لە مقاول هەیە وا پێی ئەکرێتەوە لە هەر شوێنێ خەلەلێک هەبوو پەیوەنددار بەڵێندەرەوە بە پێی ڕێنمایی بە پێی یاسا پێی چاکراوە و ڕێگەی پێ نەدراوە کە بڵین پارەیە کە پارەی گشتی و خەڵکی هەرێمی کوردستانە بە خۆڕایی بچێتە گیرفانیەکێک و کە ئیشەکەی نەکردبێت لەگەڵ ئەوەش ئیسیجابێکی زۆرە بوو بەڵێندەرەکان بەگشتی ئیسیجابیان هەبوو لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتە. باشە بۆ تاواکردنیان پرۆژانە زیاتر سوود لە دەستی دەرەکی وەرگراوە یا خۆت کۆمپانیای بیانی ناوخۆی بۆ نمونە سیاسەتی ئەم کابینەیە هەر بۆ خۆی سروشتی وا بوو کە دەبێت سەرمایی ناوخۆر ڕێگەی لێ بگیرێ بچێتە دەرەوە فۆکسەکە زیاتر لەسەرەوە بوو لایانی کەم کە دەبێت دەستی بەرهەمی ناوخۆی و دەستی کاری ناوخۆی بەکاربێنێت. لەمەدا ئێوە پەیڕێ ئەمەتان کردووە؟ بەڵێ خۆشبەختانە ئێستا بەڵێندەرەکان لە هەرێمی کوردستان ناگەیشتونەتە ئاستێکی باشەوە بۆ قۆناغێکی باشیان بڕی، هەر بۆ نمونە گروپی هێمن گروپی کاڤین ئەمانە بەڵێندەری ناوخۆیین با بڵین خەڵکی ناو هەرێمی کوردستان پرۆژەکانیان بە کواڵەتێکی زۆر بەرز جێبەجێ کردووە و بۆ نمونە پردی دەربەندی ڕانێ لایەن کۆمپانیای ئامانجۆ جێبەجێگەی کە کۆمپانیەکی خۆماڵی و خەڵکی هەرێمی کوردستان پردەکەش بە پێی مواسەفاتێکی جیهانی جێبەجێکرێ. بەڵێ ئەوە پەیڕەوکراوە زۆرێک لەو بۆ شەقامی 100 مەتری سلێمانی بۆ شەقامی تاواکردنی دووسایدی ڕێگەی کەلار سلێمانیش ڕاستە؟ ینی ئەو کۆمپانیەکە ئیش لە کۆمپانیایەکی ناوخۆی یاخۆت بیانی بەدیسپە 100 مەتریەوە سەر 100 مەتری سلێمانی سەر بە وەزارەتی شارەوانی بۆیە زانیاری وردم لەبارەی ئەو بابەتەوە نیە، بەڵام ڕێگەی کەلار دەربەندیخان بەڵای کۆمپانیای بێشکان و ئامانج لەوێ جێبەجێەکەن هەردووکیان کۆمپانیای خۆماڵین و پردی دەربەندی ڕانیە کە پردیەکە یەکێکە لە پردە هەرە گرنگەکان لە هەرێمی کوردستانە 420 مترە و تەکنۆلۆژیای تازی پردی تیا بەکارێنرێ لایەن کۆمپانیایکی خۆماڵیەوە جێبەجێکرێت. کەواتە هێنانی تیمی بیانی لە کابینەکانی ڕابردوو بۆ تاواکردنی پرۆژەکان لە وڵاتە کارێکی هەڵە بوو ئەگەر وابێت؟ نەخێر ڕەنگە بە حقت ئێستاش پرۆژە هەبێ پێویست بۆەوە کە تیمی بیانی بدرێت، بەڵام ئەوەی من باسی ئەەکەم لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە بەڵێندەری ناوخۆی گەیشتەوە ئاسی کە بتوانێت پرۆژەی زۆر گەورە و استراتیژی جێبەجێکە. باشە لەسەر بابەتی سندوقی هاریکاری پێم وابێت ئێستا مسودەی ئەم پرۆژەیە ئامادەیە بۆ ئەوەی لایانی کەم پێم وابێت 4 وەزارەت خەریکی ئەم بابەتەن. ئەم سندوقە کەیدا دەمەزرێت بە دامەزراندنی چ ڕۆڵێکی دەبێت بۆ ئەوەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە ئێتە چاوەڕی دەستی حکومەت نەکاکە مانگانە بڕەبوجێکی باتی بۆ ئەوەی هەر کارێک هەر شوێنێک پێویستی بە چاکردنەوە هەبێت ئەم خۆی بیکات. زۆر جوانە ئەو ڕوونکردنەوە جەنابەت فەرمووی بەو شێوازەیە. بیرۆکەکە لێرە ئەوەی لە زۆر شوێنی دنیاە پارەی خەدەماتی ڕێگاوبان وەرئەگیرێت لە خەڵک، نەک بۆ پێیکە بە شێوەیەکی خراپ لێک بدرێت و بڵێن وەڵا ئیلا ڕێگە بە پارەیە، بەڵام میقدارێک کە ئێستا حالیان وەرئەگیرێ ئەمە هیچ شتێکی تازە وەرناگرین لە خەڵک. ینی حەزەکەم بە وازەحی بڵێم ئەم سندوقەکە دابمەزرێ هیچ پارەیەکی زیادەکی یا زیادە لە خاوەنی ئۆتۆمبیلەکان یا شۆفێرەکان وەرناگیرێ. ئەو پارانەی کە لە
لە ئێستادا وەرئەگیرێت و لە ڕابردووە کاری لەسەرکەوە بۆ نمونە هەر کەسێک کە ئەچێ ئۆتۆمبیلەکەی سنەوەکی تازە ئەکاتەوە یا سارێک ئەکرێ 5 ساڵ پارەی ڕێگاوبان ئەیە ئەو پارەی ئیتر بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلی بچووک بێ ساڵی 20,000 ئەگەر گەورە بێ 30,000 و بەو شێوەیە تەسنیفەکەی کە 4-5 نەوە ئەو پارانەکە کۆ بێتەوە ئەچێتە سنووقی با بڵێن هاتوچۆ ئێمە ئەمانەی بەشێکی بێتە ناو سندوقی ڕێگاوبانەوە هەروە ئەو ئۆتۆمبیلە بیانانەی کێنە ناو هەرێمی کوردستان و لە حدودەکان و ئەو نیش پارەیەکیان لێوەرەگیر بە ناوی COC و بە ناوی هاتنە ناوەی هەرێم کە ئەمە لە هەموو دنیا متەبعەتەوە چیتە تورکیا چیتە ئێران پارەیەک لێوەرەگیرێت چیتە ئوردون پارەیەک لێوەرەگیرێت کە ئەوانی ژێن پارەیەک حەقی خۆمانە لە ناو هەرێمی کوردستان وەرگیر ئەو پارێژ ئەمانە جزێکی بێتە ناو سندوقەوە و لەن وەزارەتی ئاوادانکردن و وەزارەتی شارەوانیش بەکاربێنێ بۆ سیانی ڕێگاوبانەکان هەوڵاتی بڵێ کە من ئەو پارەیەمە بۆ ڕێگاوبان لە خزمەتی ڕێگاوبانەکان خەرچاگرین بۆ منە ئەو پارێکە لە ساڵانی ڕابردوو وەرگیراوە چارنووسی و پارەیە لاچی وەزارەتێک بۆ بە دیاریکراوی بۆ نمونە ئەگەر تا ئێستا وەزارەتی ئاوادانکردن و دەستی بۆ منە بردووە ئەمە هەڵەیەکی ئیداری نەبووە خۆی ئەمە نەمان ئەتوانی چەند جارێ داوامان کرد بۆی پێشنیارەکە و بوو لە ڕووی یاسای بێ سندوقێکە بێ بە ڕەزامەندی هەموو لایەنەکانی لەسەر بێ بۆیە 4 وەزارەتی ئاماژەت پێدا وەزارەتی دارایی وەزارەتی ئاوادانکردن وەزارەتی ناوخۆ وەزارەتی سامانە سروشتەکان دانیشتین پەیڕەوەکەمان دانا ئێستا مسۆدەی پەیڕەوەکە تەواو بۆ ڕەزامەندی هەر 4 لایەنی لەسەر بۆ پێی لەو 3 لایەنە و لای خۆشمانەوە پارە هەیە بە ناوی ڕێگاوبانەوە وەرگیرێ ئەمانە ئێستا بڵین مسۆدەی پێڕەوەکە چۆتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ومێدمان وایە لە داهاتوویکی نزیکە پەسەند کرێ و ئیتر موعیدێک دانین بۆ بەگەرخستنی ئەو سندوقە ومێدی زۆرمان هەیە هەر لەم ساڵە بخرێتە کار پشکی ئێوە لە سندوقەدا چەندێک دەبێت بۆ نمونە خۆی وردەکاری زۆری تایە بەڵام بۆ نمونە ئەو پارەی کە لە وەکو ڕێژە وەکو پێشنیار کراوە ئەو پارەی کە وەرئەگیرێت لایەن هاتوچۆ کە ساڵانە مەزەندە ئەکرێ بە 19 بۆ 21 ملیار دینار لە هەموو هەرێمی کوردستانە هەفتای بۆ ئەو سندوقە بێ 180 بۆ وەزارەتی ناوخۆ خۆیە بێ ینی خۆی تەسەڕۆ بۆ داهاتەوە کە چکە ئەویش پێویستیان پێی بۆ پێکە ئەوان کۆی ئەکەنەوە ئەو 100 هەفتایەکە هاتە ناو سندوقەکەەوە 120 ئەچێ بۆ وەزارەتی شارەوانی 180 بۆ وەزارەتی ئاوادانکردنەوەی هەر پارێزگایەکیش داهاتی خۆی لە خودی خۆیان سەرف ئەکرێتەوە ینی هی هەولێر نابرێ بۆ سلێمانی نابرێ بۆ دووەکو بۆ شێوە ئەم سەلاحێتە لەم کابینەیە شۆڕ کراوەتەوە بۆ ئەوی جۆرەك لە مرکزی و دەسەڵاتی ئیداری و کارگەڕی بە وەزارەت وێکە ئیدارەکان بدرێت لە وڵاتە ئەو سندوق ئەو شتانی هەموو تیا دیاری کراوە دەسەڵاتەکانی تایە بەڵام جۆرە مرکزیەکی تیا کە ئەبێ وەزارەت ئاگادار بێ بەڵام بەڵێ پارەکان هەر پارێزگایە هەر ئیدارێ لە هی خۆیان سەرفیەکات و بۆ خزمەتی ناوچەکەی خۆی بێ باشە هێنانی هێڵی شەمەندەفەر هی ئاسنین یەکێک بوو لەو بابەتانی کە لە مای ڕابردوو بە ئێستاشەوە دەنگۆی زۆری لەکەوتەوە هەندێک بە باش هەندێک بە خراپ ئەمە تەنها دەنگۆیەک بوو یا خۆت نەخێر ئەم بابەتە بەفعلی بۆ تەفکرە و پرۆژە و ئێستاکاری لەسەر دەکرێت لە تەمەنی ئەم کابینەیەدا ئێمە دەبین بە خاوەنی هێڵی ئاسنین بەڵێ طبعاً مەسلەی هێڵی ئاسنین خۆتان ئەزان یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکانی گواستنەوەی زەمینی ئێمە ئێستا تەنها یەک جۆر ئوسلوبی گواستنەوەمانەیە لە هەرێمی کوردستانە کە ڕێگاوبانە چکە ئەوەنە گەورەی گواستنەوەی ئاسمانیمان هەبێ وەنە ئاومان هەیە تەنها ڕێگاوبانمان هەیە بەدیلێکی تر بەپێ ئەو پسپۆڕان و بەپێ ئەو خەڵکە شارەزایی نێودەوڵەتی ناوخۆی کە قسەمان لەگەڵاکردن و دراستمان کردو ئەکرێ هێڵی شەمەندەفەر لە هەرێمی کوردستانە پێشنیار کرێتە بەرناپێ ئەمە پرۆژێکی گەورەیە پرۆژێکی حکومیش نییە ناتوانرێت لەسەر بودجێ حکوومەت جێبەجێکری ئەبێەوە بەرهێن بێ بێکەرتی تایبەت بێ لەگەڵمانە چ بە شێوەی PPP بێت چ بە شێوەی بەرهێن بێ یا بە شێوەی قەرز بێ گرنگ ئەوەی ئەمە پرۆژێکە لایانی دەرەکی ئەبێ بێ لەگەڵمانە تەواویکە چکە بودجەکەی بەلایکەمەوە 2 بۆ 3 ملیار دلار ئەبێ بەپێ ئەو تەخمینە سەرەتایی کە ئێمە لامانە ئەم هێڵەش طبعاً خزمەتی گشتی ئەکا و فڕەسی کار زۆر دروست ئەکا بەڵام پرۆژێکی فراوانە لە 6 قۆناغ پێگیە قۆناغی یەکەم پێش فیزیبڵتی ستەدی بوو کە دراساتی سەرەتایی بوو ئەومان تاو کردوەکو وەزارەت کۆمەڵی کۆمپانیامان بینی کۆمەڵی خەڵکمان بینی زنجیرەیە کۆبوونەوەی لەسەر کرا و زانیاری کۆکراوە کە ئەمە ڕێگەی تێچی ئەمە جێبەجێ بکرێت ئێستا لە قۆناغی دووەمەن کە قۆناغی فیزیبڵتی ستەدی یان قۆناغی دراسەتی جەدوای ئابووریە کۆمەڵی کۆمپانیای نێودەوڵەتی بانکراون تا ئێستا پرۆپۆزەڵەکانیان نەگەڕانەوە ئەمانە گەربی گەڕێنەوە 6 بۆ 8 مانگیان پێویستە دراسەتەکە ئەنجام بن ینی ڕەنگە لە ئەواخری ئەم ساڵە یا لە سەرەتای 2022 ئێمە بۆمان دەرکەوێت ئایا پرۆژەکە قابلە بۆ تەطبیق لە ڕووی جەدوای اقتصادیەوە گونجاوە ئومێدمان وایە گونجاو گومانتان لە کوێی ئەم پرۆژە هەیە بۆ تا ئێستا ینی بۆ بەرچاوتان ڕوونیە کە ئەم پرۆژەیە دەکرێت و کار پرۆژێکی دیکە حکوومەتی هەرێم
وەزارەتی ئاودانکردن دەستی بۆ بێت یعنی ئەوە لەکوێی پرۆژەکە جۆرێک لە پیشانەوەتان ینی پێوە دیار بێت بەڵێ پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بە مۆچکەم و حەزەکەم تەکمیلی وەڵامی پرسیارەکەی ترت کەم کەش بۆ 6 قۆناغە لە قۆناغی سێمە ئەگەر جەدوای اقتصادی هەبوو ئەلانەکرێ بۆ پرۆژەکە ئەوی چەند مانگێکی پێویستە قۆناغی چوارم تەسمیمی پێویستە اینجا تەنفیزی پێویستە لە قۆناغی پێنجەم لە شەشەمە ئەرێتە دەست تەشغیل یعنی بەڕاستی ئەم پرۆسەیە لە هەموو حاڵەتێکە لە 5 ساڵ کەمتری پێویست نییە بۆیە تەسەور ناکرێت لە کابینەیەکە ئەم پرۆژەیە تەواو بێ بەڵام لە کابینەیەکە ڕەنگە دەست پێ بکرێت لە کابینەیەکی ترا تەواو بێ بە ئەمە وازەحکەین ڕەنگە خەڵکی هێڵە چی بەسەرات بۆ دەست پێ نەکرام مەسەلەیەکیشە لە پرۆژە استراتیژیەکان ئەمە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان کە بۆ نەوەکانی داهاتوو پرۆژێک نیە بڵێ ئێستا بە پەلە یەکەم و ئێستا تەواو بێ و نابێ پەلەی تیا بکرێت چکە پرۆژەیەکە هیچ وەبەرهێنێک ئامادە نییە ئەم کارە بۆ بکە بۆ 5 ساڵ بەلای کەم و 35 بۆ 40 ساڵی پێویستە وەریگرێکە ئەو بیبا بڕێوە ئەگەر هیچ کەسێک ئامادە لە سایکۆلۆژیای خەڵکی و تاکی ئەمەدا پەیوەندی بۆەوە بێت ئەوەنە بۆ منە وعدی پرۆژەی پێدرا و جێبەجێ نەکراوە ڕەنگە ئەم پەلەکردن لەوە بێت زیاتر حقی خۆشی بەڵێ بێگومان وایە وەزارەتی ئاودان کردو بە حقت شتێک نییە بڵێ وعدێکی بێ خەڵکی کۆ کردبێتەوە ساڵی داهات و قیتار بەڵێ من باسی ئەم پرۆژەیەکەم یعنی ئەوە نییە وعدێکی وادرابێ خەڵکینە بازرگانەکان کاڵەکان تا حازرکەن ساڵی داهات و بە قیتارە ئەگوێزنەوە ئێماڵێن ئەمە بیرۆکەیەکە و نابێ بوەستین و ناکرێ ئمە بڵێن بیری لێ ناکەین و ئەمە خەوە و نابێ بچڕۆلایە ئەبێ ئیشی لەسەرکەین چەندمان پێکرا ئێمە لەم کابینای بیکەین ڕەنگە خەڵکێکی تر دوای ئێمە تەواویەکە ئێستا ئێمە قۆناغەکان ئەمانەی بە شێوەیەکی سیستەماتیکی زانستی تەکنیکی بڕۆین لەسەری و هەروەمان کرد بەردەوامی شەوین و ئومێدیشمان پێێتی بەڵام بۆچی ئەوە پرسیار کرد ئایا بۆ لە ڕووی جەدواوە ئەمە سەرکەوتن ئەمە پرۆژەیەک نییە ئێمە بتوانین بە پارەی خۆمەنەوەکو حکوومەت بیکەین وەکو ڕێگایك ئەگەر ئیمکانیتمانە بێ سەدان کۆمپانیا دنیای ئامادە بە چوە ئەتوێت بۆ دروستەکە بەڵام ئەگەر یەکێک بێنی بۆ قانزاز بیری لێ بکاتەوە ئەو حسابی خۆیەکە ئایا ئەمە بەروبوومی نەوتی پێ ئەگوێزێتەوە کارگۆی پێ ئەگوێزێتەوە خەڵکی پێ ئەگوێزێتەوە و چەند ئەو پارەی سەرفێکە ئەگرێتەوە دەسی ئەمەیە لێرە وەستان و بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە دراست بکەین مەسار دیاریکەین کارێکی باش ئەبێ ئەگەر ئێستاش پێمان نەکرێت لە داهاتوە جێبەجێکرێت ئەم هێڵا بە دیاریکراوی وەکۆی لە دیزایانی پرۆژەکە یعنی ئاماژەی پێکراوە لەکوێ بۆکوێ دەگرێتەوە یعنی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بەم هێڵە دەبەسرێتەوە و یعنی بۆ نمونە دیزاینەکە وا دانراوە ئەگەر لە داهاتوودا سنووری ڕێگەبانەکانی ئێمە ئەوەندە فراون و بێ لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق ئەم هێڵە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بێکەوە بەستێتەوە باڵێ بەنسبەتی هێڵی شەمەندەفەرەوە سێ قۆناغە قۆناغی یەکەم کە سنوورەکان و هەرێمی کوردستان و بەشەکانی تری عێراق بەیەکەوە بەسێتەوە کە 620 کیلۆمەتر بە مەزەندەی سەرەتایی ئێمە دوای ئەو دراسەتە ژمارەکان ورتر دەرەکەوە کە لە خاڵی برایم خەلیلەوە پیاە بەلای زاخۆ دهۆک هەولێر سلێمانی بەرەو گەرمیان ئەچێ بە پەروێزخانەوە ڕەبت ئەبێتەوە لەگەڵ وڵاتی ئێران لە ڕێی کەرکووکۆ بە بەشەکانی تری عێراقەوە ڕەبت ئەبێتەوە هەروەها ئومێدیشمان وایە کە بۆ مەرزی باشماخیش ئەمە هەر لە زمانی قۆناغیەکەمە قۆناغی هێڵە لابەلاکانە بۆ نمونە هێڵێک بۆ مەڵتیقەی بەرواز هێڵێک بۆ ناوچەی حاجیۆمەران هێڵێک بۆ ناوچەی ڕاپەڕین و ئەو شوێنانە هێڵێک بۆ هەڵەبجە ئەمە ئەکوێتە قۆناغی دۆم و سێم و لە دراستەکەیە داپۆشراوە ینی شمول کراوە بەڵام جێبەجێکردنی ڕەنگە تەرکیز تەنها لەسەر قۆناغی یەکەم بێ باشە کاگاگی وەڵام کۆمنتێکم بواتە بوو لە بەرنامەکە دەمەوەکو خۆی بخوێنمەوە دەوتێت ئێمە تا ئێستا خاوەنی ڕێگەبانێکی ئەوەندە ڕێک و پێک نین تا ئێستا تیریۆری سپی و ڕێگای مەرگ بەشێکە لە ناسنامە و ناونیشانی ڕێگاکانی ئێمە باشتر نەبوو حکوومەتی ئێرە بە تایبەتی وەزارەتی ئاودانکردنەوە خەریکی ئەم بابەتە بێت نەوەک فکرە و پرۆژەی بۆ هێنانی هێڵی ئاسنین بێت ینی ئەمە دەکاتە ئەوەی کە ئێوە فکرە و ڕوئاتان بۆ پرۆژەی استراتیژی نەچێت هەر لە شوێنی خۆتاندا بوەستن ینی پرسیارەکە ئەوەیە ئەمە لەسەر حسابی چاکردنی ڕێگەبانەکانی ئەمە ئەم هاتنی ئەمێڵی ئاسنیە یاخۆچی بە هیچ جۆرە پەیوەندی بە ڕێگەبانەکانەوەنی ئەمە فایلێکە ئەوش فایلێکی تر مەسەلەی شەمەندەفەر بەهێمنی وەکو پێم وتی بە شێوەیەکی سیستەماتیکی بە شێوەیەکی تەکنیکی و زانستی کاری لەسەر ئەکا هیچ بودجێک نابین لە ڕێگەبانەکان بۆ ئەوێ و ئێمەمانێت لە ڕێوە بەرهێنانەوە جێبەجێکرێت پرۆسی ڕێگەبانەکان دروستکردنی تۆڕی ڕێگەبانەکان کە خۆشبەختانەش بەشی زۆری تەواو بوو پارچە پارچەی ماوە کار لەسەر ئەوەکە بە هەموو توانێت تەواوی کە ئینشەڵڵا خەڵکی هەرێمی کوردستان سوود لەو تۆڕە ببینێ کاریگەری نییە ینی ئەکرێ هەردووکی هەبێت لە زۆر شوێنی دنیا تۆڕی ڕێگەبانی باش هەیە و تۆڕی شەمەندەفەریش هەیە لە تەنیشتیەوە یان موازی بۆ ئەو کارەکە ئێمە بەسمان ئەوەیە وەک دوایین پرسیار لەسەر ئەم گفتوگۆیە لەم کابینێدا دەبین بە خاوەنی ڕێگەبانێکی تەندروست ینی ئیتر شتێک نامێنێ بە ناوی کێشەی هاتوچۆ ڕێگاکانی ئێمە ڕووداوەکانی هاتوچۆ ئەمە کۆتایی پێدێت بە تەواوبوونی ئەم کابینە لانی کەم ڕێژێکی باشی
ئەتوانین بڵێن ڕێژەیەکی باشی چکە وەکو ئاماژەم پیا لە سەرەتای بەرنامەکەتەوە ماستەر پلانی ڕێگاومان ئەگەر پارە و ئیمکانیت بە تێر و تەسەلی هەبووە وەکوی کە لە ساڵانی 2005 تا 13 هەبوو لە 2030 تەواو بوو بەڵام 4 ساڵی گاپی تێکە و 4 ساڵی بۆشایی تێکە و کە هیچ بودجێک لە حکوومەتی عێراقیەوە نهاتوە هەرێمی کوردستانیش بە ئەزمەیەکی سیاسی و دارایی قورسا تێپەڕی و ئێستا وردە خەریکە دەست پێکەینەوە بێگومان ناتوانین بڵین ئێمە لەم چەند ساڵی داهاتوە هەموو دووسایی دەکان تەواو بێ بەڵام وەزارەت و حکوومەتی هەرێم جەنابی سەرۆکی حکوومەت و وەزیری ئاودانکردن هەموو لەسەر هێڵن و هەموو توانایکی خۆیان بەکارێن کە زیاترین پرۆژە بتوانین لەم چەند ساڵی داهاتوە ڕێگەی کەلار سلێمانیکێکە لە ڕێگا هەرە زەرورەکان بۆ ئێستا لە ماوەی ڕابردوو بەهۆی نەبوونی بودجێ بۆ پرۆژەکە بەشێک لە کارەکان یعنی بەرداوامە پرۆژەکە من وەکو قسەم لەگەڵ ڕێگەبانی گەرمیان کردووە دەوترێت پرۆژەکە بەرداوامە بەڵام لە ئاستی پێویستان نییە و وەزارەتی بۆ خۆڕوونکردنەوەی بڵاو کردەوە پێم وابێت ئێستا ئەم پرۆژەیە دەستی پێ کردێتەوە یاخود بەتەمان لەم ساڵە تاویکەن وەکو تەوابوون لەم ساڵە بەپێی پێوەرە ئەندازیاری و تەکنیکەکان ئەم ساڵ تەواو نابێت بۆیە بەڕاستی ینی ئینسان نقاط خێنە سەر هەر بەڵام وەزارەت هەوڵێکی زۆریە و ئومێدم وایە لەم 1-2 هەفتەی داهاتووە نەختینەی بۆ دابین ئەکرێ چکە شێوازی کۆمپانیاکە وایە بەڵێندەرەکە ئەگەر نەختینەی بۆ دابین نەکەی خۆی توانای نییە بەردەوام هەندێک کۆمپانیا جیاواز بوو بۆ نمونە باسیەوت کرد لە هەولێر لە دووەک بۆ پرۆژەکان زوو تەواو بێ چەند کۆمپانیایەکە بوو لەوێ چاوەڕێی سلفەکانی حکوومەتیان ناکرد دیارە خۆیان ئیمکانیەتی داراییان باش بوو توانیان پرۆژەکان تەواوکەن ئێستا زۆر قەرزاریانی بەڵام پرۆژەکانی 100% تەواو کردو ئەو کۆمپانیانی کە لار دەربەنی خانەکەن چاوەڕێی سلفەکانەکەن یعنی سروشتی عقدەکە وایە سروشتی کۆمپانیەکان وایە چاوەڕێی نەختی ناکرێت بۆیە ئومێدێکی زۆر هەیە لەم 1-2 هەفتەیە نەختینەی بۆ دابین کرێت بۆ ئەوی وەکو چۆنڵێ ڕەوڕەوەی ئیشکردنی خێرا بێتەوە بڵێ تەواوکردنی لەم ساڵە ئاستەمە بەڵام ئێمە ئومێدمان وایە کە ئەشواتێکی زۆر بچێتە پێشەوە بەڵام ئەوەی کە ئومێدمانە ئەم ساڵ تەواو بێ ناوی ئەهێنین ئەم پرۆژان نابن کەلار کفریە ئومێدمان وایە ئەم ساڵ تەواو بێت دووسایتی کەلار کفری هەڵەبجە سەی ساق بە هەموو شتیەوە تەواو بێت تەختیت و علامات و گەڕێلەکانی دوکان 4 قورنە قۆناغی یەکەم تەواو بێت پردیزەی گەورە لە هەولێرە تەواو ئەبێت و ئەم پرۆژانەی کە ئەم ساڵ تەواو بێ بەڵام بۆ نمونە باشماق پێنجون ئەم ساڵ ئومێدمان وایە شەوتێکی باش بێتە پێشەوە بۆ لەم نێوەندەدا تۆزێک ینی پەراوێز خراوە بۆ کەمترین پرۆژە لەو ناوچەیە جێبەجێ دەکرێت ئەمە حسابی ئەوەی بۆ نەکراوە تا ئێستا پارێزگا یاخود بابەتەکە پەیوەندی بەچیوە هەیە ینی بەدەل لە هەولێر و سلێمانی جۆرێکی جیاوازی پێوە دیارە ئێمە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەوەی من ئاگادارم هیچ جیاوازیەک نەکراوە ئیحتیمامێکی زۆر بە هەڵەبجە دراوە بۆ نمونە 12 ڕێگاسیانە لە ماوەی ڕابردووە موافقاتی بۆ کرا و زۆری ئیشی تیاکرا بەهۆی زستانە وەسابوون ئێستا خۆشبەختانە دەستیان بەکار کردووە دوو سایدەکەی تەواو بووە یەکێ لەو داواکاریانی کە هەیە بوو پرد و ڕێگای تۆقوت بوو ئەویش ئەم ساڵ ئیشەڵا بەردی بناغی بۆ دانرێ ئێستا تەسمیمی ڕێگاکەی تەواو بۆ خەریکی تەسمیمی پردەکەین و پردی تر پردی سازان کە داوایان کردو ئەوژێکێکە لەوانەی کە لە بەرنامەی وەزارەتی ئاوەدانکردنەوە دانرا ئەم ساڵ دەست بە ئەنجامدانی بکرێت نەک تەواوبوونی دەست پێ بکرێت هەم پردی تووەقوت هەم پردی سازان بۆ ناو شاری هەڵەبجەی پلانێکتانەیە ئەوان وەزارەتی شارەوانیە ناو شار ئێمە باسی دەرەوەی شارەکەین چکە کارەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە دەرەوەی سنووری شارەوانی باشە وەک دوایین پرسیار ئەو چاکسازەی کە حکوومەتی هەرێم بە ناوی گەڕانەوەی پارەی زیادە و کەمکردنەوەی ڕۆتینات و ئەوەی کە بۆ نمونە پێی دەوترات من دیوار وەزارەتەکەی ئێوە پشکی شێری بەرکەوت لەم چاکسازیانە ئێوە توانیتان چی بکەن بۆ نمونە ئەمە شەرۆک وەزارەتەکانی دیکە توانیتان بۆ نمونە ڕێژێک لە داهات بگەڕێنەوە بە خەزانەی حکوومەت یاخود ئێوە هەر بۆ خۆتان هیچ بندیوارێکتان نەبوو ئاسای کارەکان بەڕێوە چووە لە ڕاستیدا ئەو بابەتە کاری لەسەر کرا و نەک ئێمە هەموو وەزارەتەکان لیژنەی باڵای بۆ پێکێنرا و لیژنەی لاوەکی لەسەر ئاسی پارێزگاکان بۆ پێکێنرا ئەوەی کە ئێمە هەمانە زیاتر ئەنی لە دەرەجات و ئەم بابەتانە خەلەل هەبوو ئەوش هەموو چارەسەر نزیکی 380 فەرمانبەر بوو حاڵەتی بندیوار و ئەوانەمان بەرچاو نەکەوتووە هەر خۆشی وەزارەتێکی زۆر گەورە نزیکی 8,000 فەرمانبەری هەیە و وەزارەتێکی ڕەشیق بووە لەبەرەوە ئەو حاڵەتانەمان بە زەقی نەبووە و هەر شتێکی شەبی لێرە و لەوێ ببیستین کاری لەسەرەکرێ بەڵام وەکو چاکسازیەکە نزیکی 380 فەرمانبەر خەلەل هەبوو لە وەنیە مەسائلی دەرەجات و ئەمانە ئەوە چارەسەر کرا وەک دوایین پرسیار لێک خولەکە وەڵامەکەم دەوێت وەرگرتنی بڕوانامەی ئایزۆ لەلایەن وەزارەتی ئێوە ئەمە بۆ ئەوەیە کە کارەکانتان بە شێوەیەکی باش و ستاندارد
بەڕێ کردووە یاخود ئەمە تەنها بڕانامێکی فەخری بۆ هیچیتی ئایزۆ طبعاان بڕانامەیەکی نێودەوڵەتیە نزیکی چل جۆری هەیە بۆ معامل ئەبێ هەیە بۆ کارگەکانی بەرام هەبێ هەیە بۆ تاقیگەکان ئەبێ تاقیگی بیناساسی ئەمە ئێمە 2001 2015 بۆ مەسائلی ئیداریە موسەساتەکان لە دنیا وەریەگرن شەریکات وەرەگرن تەرتیبی ئوموری ئیداری ناو وەزارەتەکەی خۆمانمان پێ کردووە و بڕوانامەیەکی ڕووکەژ نییە ئیشمان لەسەر کردووە ماوەی ساڵی زیاتر کارمان لەسەر کرد و ئەبێ بەردەوامیش بین لەسەری و ئەمە دەور ئەبینێ لە چستی و چالاکی کارکردنی دیوانی وەزارەتە و ئومێدمان وای ئەمە ڕنگ باتەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکانیش زۆر سپاس بۆ بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەت بۆ کاروباری ڕێگاوبان سپاس بۆ ئامادەبوونیت کە لە هەولێری پایتەختەوە لە بەرنامەکە بەشداربی سپاس بۆ ئەوەی کە کاتمان گرتیت زۆر سپاس منیش ڕێزمێ بۆ هەمووتان و بینەرانتان دووارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک